ژنان و پیاوانی کرێکار. سەرچاوەی ڕۆژی جیهانی کرێکار لە 21 نیسانی 1856 لە ئوسترالیا بوو. دواتر کرێکارانی ئەمریکا لە ساڵی 1886 بڕیاریاندا کە ئەم ڕۆژە لە یەکەمی ئایاردا بەڕێوە بچێت. کۆنگرەی نێودەوڵەتی کرێکارانی سۆسیالیستی لە ساڵی 1889 کە 391 نێونەری بەشدار بوو لە ڕێگەی بڕیارنامەیەکەوە ئەم ڕۆژەی دامەزرا. لەو بەروارەوە تا ئێستا چینی کرێکاری جیهانی خەباتی خوێناوی لەگەڵ بورژوازی بۆ دەستەبەرکردنی مافەکانیان ئەنجامداوە و کۆمەڵێک دەستکەوتی بەدەستهێناوە. ئەم خەباتە تەواو نەکراوە تا دامەزرانی سۆسیالیزم بەردەوام دەبێت. لە ئێران کرێکاران و کۆمونیستەکان لە ساڵی 1301 هەتاویەوە واتە 101 ساڵ لەمەوبەر خەباتێکی تێچووی زۆریان بۆ بەرزڕاگرتنی سربەخۆیی ڕۆژی جیهانی کرێکاران و سەپاندنی بەسەر دوو ڕژیمی بورژوازی و دژە کرێکاری پەهلەوی و ئیسلامیدا بەڕێوە بردووە. سەرکردەکانی ئەم چینە و کۆمونیستە دیارەکان لەبەر ئەم هۆکارە ئەشکەنجە دراون، زیندانی کراون و تەنانەت تەقەیان لێکراوە. ئەم هەموو ساڵە کرێکاران و کۆمونیستەکان خەباتیان کردووە بۆ بە یاساییکردنی ئەم ڕۆژە زیادکردنی حەقدەست، مافی مانگرتن و ڕێکخستن و هەتەت بۆ ئەوەی زەمینە بۆ ڕووخاندنی ئەو دەسەڵاتانە خۆش بکەن. ئەوان لە هێڵی پێشەوەی شۆڕشی 1950 و ڕووخاندنی دەسەڵاتی پاشایەتی پەهلەوی پرتوکا و گەندەڵدا بوو. حکوومەتی پێشوو ڕووخێندرا، بەڵام ڕەوتێکی ئیسلامی کۆنەپەرستانەتر و بورژوازی تر بە هاوکاری ئیمپریالیزمی ئامریکا جێگەی گرتەوە. ئێستا شۆڕشی ژن، ژیان، ئازادی بۆ ناشتنی نظامی ئیسلامی دەستی پێکردووە. پێویستە چینی کرێکار بە ڕووخاندنی ڕژیم و شکاندنی دەستگای دەوڵەتی بورژوازی لە ئاستی ڕێبەری ئەم شۆڕشەدا بێت و حکوومەتی سۆسیالیستی خۆی دابمەزرێنێت. بژی 1 ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار. پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی کرێکاران هەڵقوڵێ بۆ پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی کرێکاران هەڵقوڵێ